وەڵە بەرەزان بەردەوامین و دەچینە لای پامنێرانمان بۆ وەرگرتنی هەواڵ و زانێرەکانی ڕۆژ. پامنێرانمان لە هەولێر هێرش قادر، وریا لە هەڵەبجە، ژاڵە محەممەد لە سلێمانی و قودرەت مەحموود لە دهۆک لەگەڵمان. دەچمە لای هێرش قادر لە هەولێر. هێرش بەیانیت باش هەواڵ و زانێرەکانی ئەمڕۆی شاری هەولێر چیە؟ بەڵێبانی باشبەریوان دیارە وەک زانی بوتان و وەک ئاشکرایشێک ئەمڕۆ کۆبوونەوەی پێنجقۆڵی لە شاری هەولێر بەڕێوە دەچێت لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ئەمە حوتەمین کۆبوونەوەی پێنجقۆڵیە کە لایەنەکان بۆ گەشتن بە سازان و ڕێکەوتن ئەنجامی دەدەن و بەڵام تا ئێستا دیانی ئەنجامی کۆبوونەوەکە چۆن دەبێت و هەریەکە لە لایەنەکان بە شێوازێک باز لە کۆبوونەوەی ئەمڕۆ دەکەن و هەرچەندە چوار لایەنەکە باز لەوە دەکەن ئەمڕۆ نەگەن بە سازان ئەوە کۆبوونەوەکان دەگەنە بنبەست و کۆبوونەوە ئەنجام نادرێت و داوا دەکەن کە پارتی دموکراتی کوردستانیش نەرمی بنوێنێت و هەندێک لە داواکاریەکانی کە هەیەی و هەندێک لەو سەقفانی کە هەیەی بێتە خوارەوە بۆی هەموو لایەک بگەن بە سازان دەنا تا ئێستا ئەوەی کە زۆر پێشبینی دەکرێت لایەنەکانی شەو خۆیان باسییان کردو لێدوانیان داوا هەڵبژاردنی پێشوەختە لە بەردەم هەموو لایەنەکاندا دەبێت بۆ ئەوی ئەگەر نەگەن بە هیچ سازان ئەمڕۆ کۆبوونەوەکان بگا بەرمەست. هەرمڕۆ لە شاری هەولێر بریارە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەسەر تواناسازی ئافرەتان و تواناسازی ئافرەتان لە بوارەکانی ئافرەت لە نێوەندەکانی بڕیارداندا کە لە ماوەی ڕابردوودا زۆرترین ڕەخنە لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی بنکەفراوانی هەرێمی کوردستان گیرا بوو کە ئافرەت وەک پێویست لە نێوەندەکانی بڕیارداندا نیە و تا ئێستا نەخراوەتە و نێوەندانەوە کە پێویستە ئافرەتیشی دەدابێەوە کابینەی نوێی حکوومەت بە نمونە دێنەوە کە تا ئێستا تەنها وەزیرێکی دەدایە. بڕیارە ئەمڕۆ کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەسەرەوە ئەنجام بدەن لەگەڵ داخستی سنوورەکانی هەرێمی کوردستاندا و بەتایبەتی سنووری ئیبراهیم خەلیل لە شاری هەولێر لە ئێستادا سەوزە و بێداویستە میوەکان گرانی تری بەخۆ بینەوە گرانی زیاتی بەخۆی بینیوە وەک بەشێک لە بڵێ فرۆشارانی سەوزە و میوە لە شاری هەولێردا ئاماژەی پێ دەکەن لە ڕۆژانی ڕابردوودا بۆ جۆرە نەبووە بە نمونە دێنەوە کیلۆی قۆخ بە 1500 2000 بۆ بەڵامیستە بۆ بە 3000 2500 ئەمەش بەهۆی داخستوکردنەوەی خاڵە سووریەکانی هەرێمی کوردستانەوەیە و لە ماوەی ڕابردووشدا پەرلەمانی کوردستان و لیژنەی کشتوکاڵ لە پەرلەمانی کوردستان زۆر جەختی لەوە کردوێتەوە کە هەرێمی کوردستان پشت بە بەرووبوومە ناوخۆیەکانیش بەستێت چکە لە ئەگەری هەبوونی داخستەی سنوورەکاندا تووشێ و قەیران نابنەوە بۆ شێوازە گران نابێت. هەرچەندە ئێستا هەرێمی کوردستان لە قەیرانی داراییدا بەڵام نرخی شتومەکان لە شاری هەولێردا بە شێوازێکی بەرچاو زیادی کردووە و هاوڵاتیانیش گلەیی ئەوە دەکەن کە پێویستە ئەم گرانبوونەوە ئەم زیادکردنی نرخە بۆ شێوازە بەردەوامی نەبێت چکە هەرێمی کوردستان بۆ خۆی لە قەیرانی داراییدایە. بەڵێ هێرش تیمەکانی چاودێری بازرگانی بەداداچوون ناکەن بۆ بەرزبوونەوەی نرخی شتومەک و بەتایبەت خواردەمەنیەکان لە بازاردا ئێوە دەتوان بەداداچوون بکەن بۆ ئەوەی وەڵامی بەداداچوونتان نەکردەوە بۆ ئەوەی وەڵامی ئەو وەربگرنەوە؟ دیارە مەریوان ئێمە بڕیارە ئەمڕۆ بە دۆداچوو بکەین چکە لە دوو ڕۆژە ڕابردوودا بەهۆی ئەوەی کە دەوامی فەرمانگا حکومەکانە بۆ نەماتوانێت بەڵام ئەوەی کە جێگەی ئاماژەی باسی لێوە بکەین گرفتەکە تەنها لە نێو دوکانەکانی نێو بازاڕەکانی شاری هەولێردا نیە بەڵکو لە نێو ئەلوا یاخود شوێنەکانەوە کە ئەو ئەلووی پێ دەڵێ کە بەرووبوومەکان لە خاڵە سوودەکان و دێتە ئەلوەکان لەوێ نرخەکان زیاد دەکەن کاتێک کە لەوێ نرخەکان زیاد بکات دوکاندارەکانیش ناچارن نرخەکان بەرز بکەنەوە کەواتە لە سەرچاوەکانی لە خاڵە گومریکەکانەوە کە دێتە هەرێمی کوردستانەوە بۆ نێو ئەلوەکان گرانیان کردووە تا ئێستاش بە پێی زانیاریەکانی ئێمە چاودێری بازاڕ تا ئێستا نهاتۆتە سەرخەت بۆی گرفتەکان